سڵاتان لەبێ خی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کرد بێت بە هیوام دڵخۆش و تەندروست باش بن بە هیوام کە پرۆگرامێکی شیرین بین ئەوڕۆ لە مارەکانتان شیرین نەبین دڵنیامە لەوەی لەبەرەوەی خانومێکی شیرین میێوانمە بەخۆی و بە شیرینیەکانیەوە بیان خان ئەوڕۆ میێوانیم لە یاخوا بەخێر بێت. زۆر سپاس نیگارخان خۆشحاڵ بووم کە لە نێزیکەوەتم دیت دەستخۆشی ئەو میێوانداریەشت لێ ئەەکەم یاخوا بەخێر بێت گەورەت کردم بیان خان خانمەکی شیرینە و هەروەها شیرینیش دروستەکە ئەو جێژنەی هیچمان بەبێ کولیتە و بڕمە نابین ئەو شیرینیانە کە پێویستە لە ماڵەکان هەبیتن ئەوە بیانخان دروست دەکات و ئەو زەڤیانخان خەرچی ڕوانزێشە بێزگە لە کفتەکەی ینی مەبەستم بێزگە لە شیرینێکە ها فکرم بەس لەوە کفتەیە هەستەکەم کە کفتەکەشی زۆر خۆش بیتن. دووبارە بەخێر بیت کفتەی دەستی شتۆکی کولیچەکانت خۆشە؟ واللهی ئەجا ئەمن نابی بەخۆ مەحتی بکەم بەس ئەوەی خواردیتی ئەزانن تامیکۆ بیانخان بەس ئیشی شیرینێکە یان خواردنی دروست هەردووچی خواردن و شیرنی دروست دەکەم جا کفتە بی ڕوان زیامی وەنیە ڕۆژێکی وەرە داواتی من بە ئینشاءڵڵا پێم خۆشە لە کفتەی داواتی ڕەفز ناکەم خێر بێ سەر چاوت خۆش بیاخوا ئەو شیرینیانی دروستەکەی زیاتر چنە؟ والله بڕمەیە کولیچەیە شەکر لەمەیە ئەوانە سەرچەکەیە دروستەکەم و شیرنی دیکەشن هەیە وەچی ترالیچە و کێکی سپەنج و ئەوەی یعنی کە تەمەنیان کورتترە ئەوانیشن پێجوانیە کولیچە و بڕمە سەرچێ دەبی لە هەموو ماڵەچێ بێ ئەو کەسانی کە ماڵیانێ دەبی کولیچە بڕمیان ئەکید دەبی لە هەموو مارەچێ بچکەوە ڕەمزەکی ڕەمزی خواردنەکی کوردەواریە برین لە داکن و لە نەن و ئەوانە لۆن مایتەوە دەبی لە مەشلۆ ئەوانەی پاشی ببمێنێتەوە ئارەوە ئەمیش قەناعەتم وایە کە ئەگەر چوومە مارەچیان میێوانم هات چاو کولیچە نەبوو ینی ئەو مارە نازام خانەدانی هێستەکەم پێوە دیار نێتکەم قەناعەتم بە شەربەتی ئەکید ئەمنی شۆما پێش ئەوەی ئەو ئیشەش بکەم لە ماری خۆم معدل بڕمۆ کولیچەم هەبوو ینی میێوانم هاتبایە ئەگەر نەم با دابنێم و مەزانی هیچ شتێکم نەدایتە میێوانی ئەوڕۆ چند دروستەکەی ئەوڕۆ کولیچە و بڕمە ئینشاءڵڵا کولیچەی بەخۆم ئەمن تقریبان 17 تامی کولیچەمەیە بەس ئەوڕۆ لێرانە هەر 4 تامی سەرچێکە دروستەکەم خورما جیز لقم جیزی هندی ئەگەر بڕمەی جیزی طبعا هەویری کولیچەی وەختەکی زۆری دەوێت دەبی چەند سەعاتێک بمینێتەوە کە دروستەکەی لۆیە ڤیانخان هەویرەکەی دروست کردی پێش وەختە پێش چەند سەعاتێکی حازری کردی و لەگەر خۆی هینێتی ئەوڕۆ ئایدی من ئەوجە پێم برێ پێک هاتەی کولیچەکەت چییە چ شتەکەت تێ کردیە؟ سڕەکەم پێمەرە ڕئیسیەکانم پێ برێ هەویرەکەی ئەوە سڕی مهنەیە بەس هەر ڕوونی هەتێ ئەکرێ ڕون و زبدا ئەوە سەرچێکەیە دەبی تێ بکەی شیری تێەکەی بابەتینەتکەش ینی پێویستمان بە ئاردی هەیە بەڕوونی هەیە و هەروەها زبدەشی تێەکەی و خێشی تێەکەی ئەوی دیکەش سڵی خۆمانە نایرێ دەستەکانت خۆشبی پێم خۆش هەویرەکەی ببینم هەویرەکەی ببینم بیان خانم ئەوانەی کە لە مارە دروست دەکەن هەویری دەستوانکەن دەستکەم کوو بزانن هەویرەکەیان تەواوە یعنی مەسەلەن زۆر هیچ شک نییە یان زۆر نەرم نییە یان شل نییە وەڵاهی ئەگەر وەستای هەویری کولیچەی بی هەردەستت لێدا ئەزانی ئێستا ئەمن کە هەویری یەکەم هەویری کولیچەیەکەم هەر لە ناو دەستمی هەیلی ئەەکەم کە دەستکاریم کرد ئەزانم قیاسی تەواوە یان چ شتێکی نوقسانە یان چی زیادە جا شتێکی دیکەش ڤیانخان ئەرێن ئەوانەی کە تازە بنە کابان و لە هەویری نازانن ئەگەر هات و هەویرەکەت وەکو نەرمەی جێتوا بوو هەمان قیاسی نەرمەی جێویتن ئەواتە هەویرەکەت تەواوە نە هیچکە نە زۆری دەرچووە و نەرم دەرچووە ئەوانەی کە تازە دەیانەوەی فێربن لەگەر نەرمەی جیان قیاسیکەن ئەکی دەبیوە بی کە دەستکاریش بکە ڕێک نەرمەی جیوە تاوام گۆنیە ئەو ئەو ڤیان خانم کولیچە بەدەستیش زۆر جوانەزانم کەزی بە کەزی دروستەکەی ئەمن بەو قالبەی ئەو قالبە تقریبان ئەو قالبە ئەوە 7 ساڵە هەیتم ماشەڵڵا سەرەتای کە یعنی دەستم بە ئیشی کرد 7 ساڵە دەست پێ کرد 7 ساڵە دەستم بۆ ئیشەی کردیە کە دەستم پێ کرد ئەوم لە پێیجەکی دیت زۆر پێم شتێکی جیاواز بوو یعنی پێشەوەی بەدەستی دروست مەکرد بەس کە ئەوەم دیت هەستم کرد زۆر لە ئیشی دەستی نێزیکە وەختیشی کەمتر ئەوێ و داوام کرد وەچی کڕیم یەکەم کەس بووم ئەمن ئەو قالبەم هینە دوای کەتە بازاری و خەرکی هینایی و یعنی ئێستا زۆرە هەستەکەم ئەتو قالبی جیاوازیش بەکاردێنی ینی وەکو ئی بازاڕێنی ئەو قالبانە لە چێ پێیاکەی ئەو قالبانە وەڵاهی ئەمن متابعە ئەەکەم ئەگەر ئیش بکەی بتوێ ینی داوا لە هەموو خانمانەکەم ئەوەی کە ئیشەکەن
ماوە شتی نوێ دابنێن هەتا ئیشەکەت پێش کەوتوتر ئەبی زیاتر بەرەو پێشەچی ئەمە زۆر متابعەکەم بۆ مشتریش گۆڕانکاریە گۆڕانکاریە مشتریش حەزی لێ چکاتو هەر بە یەک نەوعی بیدەیە دوایە کە گۆڕانکاری تێدا ئەکە ئەم مشتریەکانی خۆم وەیە لە سناپی لە ئەنستەی کە ئەبینن دێن ئەرێن ئەوڕۆ قالبی نوێت دانە دەستت خۆش بیت بیان خان وەبزانام لە ماری ئیش ناکەێت و لە دەرێ ماری ئیشەکە دوکانی خۆتت هەیەوە دوکانم هەیە دوو دوکانی شیرنی و یەکی خواردنی چەند کارمەندت هەیە والله هەشت کارمەندم هەیە ئافرەت هەمویان ئافرەتن ستافەکەت هەموم ئافرەتە و دوو کارمەندی کوڕیشم هەیە کوڕەکان لە بۆ چێ لە بۆ گەیاند لۆ ئەوەی ئیشی برین ئێستا ئەوەی برین دوکانەکەم دروستکردنە دوکانەکەی کەم عەرزە لەجێ ئەو عەرزەی ئەمن تەوزیعی مارکێت و شتم هەیە کوڕ دەبی ئیشی لەسەر بکە ئیشی کۆمپیوتەریە و لەناو قاپدانانە و ڕێکە خستنە ئەوان ئەو ئیشێ لەسەر کارمەندەکانت هەمووی خۆماریە هەمووی کوردیان بیانی هەمووی خۆماریە تا چەند لەگەر ئەو خانمانێک کە بەخۆیان بەهرەچیان هەیە و ئیشەچیان هەیە و زیاتر دەیانەوێ هەلی کار دابنێن و زیاتر خەڵکی دیکە بینە سەر کار و بتوانن سوود لەو ئیشێ خۆیان ببین و سوود بە خەڵکی دەوروبەریش بگەین واللهی داوایان لێ ئەەکەم ئەگەر ئیشەکان بەردەوام بن و زیاتر پەرەی پێ بدەن و ئەگەر نیازیان هەیە ینی دەستی ئیشیان هەیە و دەستی شیرنیان هەیەیان خواردنیان هەیە با دەست پێ بکەن و ئەو هەلی کارش زۆر باشە ینی ئەتوو برێن ئیشەکەی بە خۆت بەس هەلی کار لەو چەند ئافرەتە چیشدانەی ئەوەش پێویستی پێەیە کە ئیشەکاتن ینی دەرفەتە چی زۆر باشیانەداتێ کولیسەمان لە بۆ دروستکە بزانین ئەم لە خۆمەوە دروست دەکەم بەس ئەمن حەزم لێ بەدەستی بکەم و کەزیش بکەم لەکن من کولیسەی جیس حەزم لە یەک کەزی بیتن گەرە من یەک بەخۆم بە قالب بیتن ینی ئەو قالبانە بی کە لوقم و جیسیندی پێ دروستەکردی ئەمنیش هەر لە بیدایەتی وچ پێم گوتی شتەچی جیاوازم کڕی لۆ ئەوەی بە ئەوەی لوقم و جیزی هندی دروست ناکەم ئەوەی جیزی تایبەتە جا ئەو قالبەی جیزی برین ئەمن کولیسەی فستاق نۆتێلا گازۆ ئەوانە هەمووی بەو قالبەی دروستەکەم بە ئەوەی جیزی تەماشی کەزیەکێ من کە بزانەڕات لێە زۆر جوانە دەستدەنی دیارە ئیشی دەستم چەند جوانە ئەرێ وڵات جوانە زۆر جوانە ڤیان خان ڕۆژانە ئەوانەی کە مشتری تونە بەخۆیان دێن سەردانەکەنیان ئەو تا بەگەیاندن زیاتر والله هەندێکیان بەخۆیان دێن و هەندێکیان بەگەیاندن لێیان ئەنێرم حەسەب ئەوەیە ینی حەسەب ڕێککەتنێ ینی حەسەب تەڵەبی خۆیتیان ئەوەی بیوێ بەخۆی بێ ئەوە دێ ئەوەی دیکەش باگەیاندن لۆی ئەنێرم لە بەرەبەری جێژنان هەمیشە ئیش زیاترە و قەرەباڕەخترە بی لە چەندی مانجێڕا چەندی ڕەمەزانێت و ئۆردەر وەرگرتنی ڕاگریان هەر بە بەردەوامی ئیشەکەی زۆر سەر قەرەباڕ ئەمن هەفتەك پێش ڕەمەزانێ ئاگاداری ینی کڕیارەکانم ئەەکەم هەتا 12 و 13 ڕەمەزانی وەرەگرم لە پاش ئەو کاتی نەتوانم وەرگرم ڕائەگرم زۆر جارێش مشکلم لۆ دروست بووە مشتری تووڕە بووە بەس ئیدی نەتوانم ینی هەر ئەوەندەم مەجال هەیە وەرگرم ینی ئێستا ڕادگرتی لە بەرەوە ئێستا لە 12 ڕەمەزانە ڕەتماندا ڕامگرتی ئەرێ وڵای ئێستا نەتوانم وەرگرم بینەرەکانمان ئەو شانسیان نییە سەردانی مارکێتەکان بکەن لەو مارکێتانەی کولیسەی VR لێە ئەو کولیسانەی من هەموو ستیکەری VR لەسەرە ئەتوانن سەردان بکەن و لەوێن دەربکڕن سوودمەند بن و عافیەتیان بێ ڤیان خان ئەو کارمەندانەی کە دێنەکرێت و لە کنتی ئیشەکان مەرجەکانیان چییە لە بۆ وەرگرتنی مەرجی ئەو واللهی مەرجەکانیان یەکەم شت دەبی پاک و خاوێن بن نوێشکەر بن دەبی نوێژیش بکەن و دەبی ئەوەیە یعنی جێڕایەل بن هەم جێڕایەلی خۆم بن هەم لەگەر خەرچیش هەڵس و کەوتیان جوان بی و قسەیان خۆش بی و ڕویان خۆش بی هەر ئەوەندێ ینی هیچ کاتوە بووە کە لەبەرەوەی کارمەندەکەیت و ڕووی خۆشە لەگەر مشتریکان مشتری لەبەر خاتریوی دووبارە هاتویتەوە ئەکید ئەوە ڕووی خۆش زۆر ئەساسات و ئەگەر بە خۆت ئیشت کردیان کارمەند لەکنت بوو دەبی ڕوود خۆش بی چکەگە ڕوود خۆش نەبی لە ئیشەکەی نەتوانی بەردەوام بی و تەحمولیشت دەبی لەسەر هەبیانی کە دەست پێکرد هەر لە هەولێرە دەست پێکریان لە ڕوانزی دەست پێکرد هەر لە هەولێرە دەستم پێکرد سەرەتای لە مارە دەستم پێکرد لە ماوە یەک هەفتەی بەس لە مدەتی ئەو هەفتەی کڕیاری باشم هەبوو
بڕیارم دا دوکانم دانا یعنی دوکانێکی بچکەم دانا و دوایان هەر بەردەوام بووم سەبرە هەتا گەیشتمە ئێستا یعنی بە ئێستا گەیشتم. ڤیان خان بەشداری فیستیڤاڵەکانی شەکەی زۆرەکمان لە فیستیڤاڵەکان ئەتومان دیتیە چەند ساڵە بەشدارەکەی؟ وەڵڵا ئەو ساری یەکەم سار بوو بەشداری فیستیڤاڵ. یەکەم سار ماشەڵڵا ئەو ناو دەنگە باشەشیە پارچی شانەدەر یەکەم فیستیڤاڵم بوو بەشداریم کرد وەڵاهی بڕیارێکی زۆر لە ناکاو بوو. ئەوە کاکسەرکار ئیناسم کاکسەرکار ئەوەی ئەو زۆر یعنی دەگەرندا و یارمەتین ئەدا ئەو پێی گوتم فیستیڤاڵەکەی لە پارچی شانەدەر ئەگەر بچی بەشدار ببی زۆر یعنی شەو ها وەختەکەی درەنگ بوو ئەو چوو کە پروشتەکەی لۆچا کردین و لەو ڕێکەی خستین بەشداریم کرد بەس یعنی لە فیستیڤاڵەکەی دەنگدانەوەکی زۆری داوە زۆر ناسرام یعنی خەرەکە ها ئەمنی ناسی زیاتریشە ناسرێ و مەمنونم جانە سەلامەت ئەمن ناوبڕەکی کورت وەرەگرین هەتا سینە کولیچەکەی پڕەکەین و دوای دێینەوە ئینشاڵڵا. چیکە چەند جوانە دایە دامەس چۆن ئاوەخوا نازانێت ئەمەم قورسە باوێنی مانک بکێشین باوە بۆچی مانک خڕەچوار گۆشەی نییە؟ نازانم ئەم پرسیارش قورس بوو نازانی نانەکە حازرە ئەم جارە پرسیارێکە ئاسانکردن دڵیان خۆش بە دا باوە خواردنەکەمان بۆ منە خۆشە ئاخر چونکە بەزەیتی سەر نێنین کە بەزێر لێنرا پرسیاری ناوێ. دووبارە گەڕاینەوە بێگومان لەگەڵ بەرنامە تایبەتەکانی زیاد بۆ کەمیشە لەگەرتانین ئەوڕۆ ناو ستۆدیۆ پڕ بووە لەبوون و بەرامە کولیتە و برمە یەک بۆندێ شتی و هەخۆش نییە ئەرزوو و دەمێ پرۆگرامەکە تەواوی لەگەر چاچی بیرخۆم ئەو جا خۆشەکەی ئەو پرۆگرامی ئەوڕۆم لەوەی بوو کە لە وەختی بە ڕۆژی بوونێ نەبوو ڕێکۆردمان بە شێوەیە کردی بە ئەو سەڕەش ئاشکرا بکەم لەوەی بتانین بە ئاسانی دابنیشین چاو کولیتێ بخۆین لێرە سنیە کولیتەمان دروست کردیە بەس گەرمە ناتوانم زۆر دەستی لێدەم و برمشمان هەیە لێرەش بە هەمان شێوە کولیتەی جسندی و لقم دروستی کردیە بەڵام وەبزان مەرحەلەیە کە لەدانەکەی مایەوە نیە بەس هێلکردانەکەی سۆکردنەوەی زۆر باشە. دەمێ پرسیاری ئەوەی بکەم زۆرێک لە خانمان ئەوانەی کە کارمەند لە کنیان ئیشەکاتن ڕەنگە بەنەو ئاچی دیکە تەماشایان بکەن زۆریشمان هەیە وەکو برادر لەگەریان تەعامولەکەن ئەتووکوی لەگەر کارمەندەکانت؟ وەڵڵاهی ئەمن وەچی برادر ئامادەگەریان زۆر ڕێزیان ئەگرم کارمەندیش ئەوە نییە برین عەبدبی لە بندەستی تووبی دەبی ڕێزی بگری قەدری بگری بە خۆشی قسەی لەگەر بکەی ڕاستە زۆر کارمەند هەیە هاتی تەکنە من لە جێدی ئیشی کردیە یعنی زۆر گلەی هەیە ئەرە ئیهانەیان کردینە سوکایەتیان پێ کردیە طبعاً کارمەند کە سەرەتای دێ ئەو شتەی نزانی کە ئەتوێ یعنی بەدری تو نییە ئەمن کارمەندی دینم مانجی یەکەم حیساب کە یعنی هەروەچی تێستە لۆ من ئەمن یعنی ئیشەکەم لۆ ئەکا پارەکەی لۆ حیسابە بەس هەتا نێزیک مانگەچی ئەو شتەی نییە کە ئەمن ئەموێ دروست ناکا کە لەگەریانەبی بەخۆم لەگەریان ئەبم هەتا فێرەبی بەس کە تحملم دەگەرکردن بەخۆشی پێم گوتن ئەوان کە زانیان ئەمن نەرمم دەگەریان یعنی ئێستا بەخۆیان ئەگەر برین ئەو کلیچەی دروست دەکەن ئەگەر بەخۆیان ڕایان لێ نەبی ئەوان بە من ئەرێن وڵاهی ئەوڕۆ ئەمە بەخۆنڕا لە ئیشە خۆ نەبووە لە دەستن جوان دەرنە سوێیان شتە چیە بۆ لێ هەموو کەسێک
داوا ئەەکەم باش بی لەگەر کارمەندی خۆ. هەستەکەی کارمەندەکانت پاڵ پشتەکەن لە زیاتر سەرکەوت ئەکید ئەمنوارم ئەگەر کارمەند نەبی ئیشی لۆ من بکە ئیشی من بەڕێوە ناچی ینی دەبی دانیشم ئیش نەکەم. چێ زیاتر پشتتەگری پشتگیری تەکە لەو ئیشان هە لە سەرەتای دەستپێکردنە تا ئێستا لەگەرت بووە؟ وڵی لە سەرەتای دەستپێکردنم خێزانەکەم عام هەموو یانەی هەم لای خۆم هەم لای پیاوەکەشم دەگەرم دابووینە خەزوورم زۆر یارمەتی دایمە خەزووری خۆم زۆر خۆشەیە لەبەر ئەوەی سەلامەت بی یعنی بەجددی زۆر دەگەرمدا لە هەموو شتێکی هەر نەک لە ئیشی لە هەموو وەزعەکی دەگەرم ڕاوەستایە. وا بزانم هاوسەرەکەشت زۆر لەگەر زۆر ئێستا حالیان ئەو دەگەرمدا پاڵ پشتیتم ئەگەر هاوسەرم دەگەرمدا نەبی ئەمن نەتوانم بەردەوام بم لە ئیشەکەی. زۆرێک لە ئافرەتانمان هەیە زۆر دەسڕەنجینن ئیوا هەیە لە شیرینیان لە خواردن دروستکردنیان لە چنینیان لە دروستکردنی هەر شتێک بیتن کە ئیشی دەستیبی زۆر بەهرە هەیە هەیتیان بەڵام وێری ئەویان نییە کە بێنە دەرەو ئیش بکەن یعنی هەتا ناوێرن بە ئۆنلاینیش ئیش بکەن ترسی ئەویان هەیە کە سەرکەوتونە بنیان زەرر بکەن یان شتێکیوانە چیان پێڕێی کوهانیانە دەی کە بێن وەچی تو وێرانە بێن لە دەرە ئیش بکەن و ببنە خاوەن ئیش. ئەکید نابی بترسی هەر خانمەک دەست ڕەنجینە بەهرە چی تێدایە با لە من وەرگری نەترسێ سەرەتای کە دەست بە ئیشەکەیەکەی خەرک قبولت ناکە قسەی نەخۆش هەیە لە ناو عایلەی خۆت ڕەخنە زۆرە بەس نابی جێبەوانە بە هیچ بدەی ئەگەر یەک شت لەمانەت بە هەند هەرگرت سەرکەوتو نابی بەردەوام بە یعنی ڕەخنەی لەو لایدانێ قسەی لەو لایدانێ ئەتوو بەس ئیشی خۆت بکە و مەترسێ هەموو کەسێک قبولت ناکا و هەموو کەسێک بەدری نابی بەس دەگەر ئەوەی لە ئیشەکەت کە زانیت سەرکەوتووی ئەو وەختی وەزعەکە ئاگۆڕێ. ڤیان خان چەند ئیشەکەی خۆی خۆش دەوێتن؟ وەڵڵا زۆر خۆشمەوێ خۆی من دارە ئەرێ وەڵڵا زۆر خۆشمەوێ زۆر جار کە سەرەتای ئیشم ئەکرد بیدایەتەکەی زۆر هیلاک بوو بەتەنێ بووم یعنی زۆر ماندی بووم شەوان کە ئەچوومەوە مارێ ئەم گۆستبێنێ ئەمن واز لەو ئیشەی دینم تااقەتم نییە بەس کو شتێک ڕای ئەچێشام یعنی ئێگۆ بەردەوام بە نەمەتوانی سبێنێ کە ماندی بوونم نامە عینە شت ئەچم ئیشەکەمە کردووە. قەلب ساغی دەستەکانت خۆشبی تەوان کولیسەکان زۆر جوانە بورمەکە عینەن شت ئەکرێ پێ کاتێ بورمەکەش باس بکە لە بۆ بینێرانیش لە هەویرەکەی کە کو دروستت کرد و لەنا ئەو بڕمانە هەیە ئەمن دیتم بەڵام پێم خۆشە بینێران لەناو بڕمەکەی ئەمن بە دوو تامی بڕمەم هەیە فستەق و جیزم هەیە ئێستا ئەوڕۆ بەس جیزەکەن لێرە دروست کردیە هەویرەکەشی هەر ئاردە ڕوونە و ئاوە خێشی تێدا سڕەکەی ناوی برێ یاڕەوی سەرکەوتوبی زۆر منافس هەیە لە ناو بازاڕەکەی ئەتوە گەر هەر ئیشەچی بکەی بێگومان منافست هەیە ڕاستەکەی چێ لە خۆت بە باشترە زانی لە ئیشەکەی و یان چێ هاوشانی تویان ئەتو خۆت پێ لە هەر هەمووان بەرزترە و ئیشەکان تو لە هەمووی جوانترە؟ وەڵی کەس نابیرێم تووڕەبی ئەمن ئەرێم هەموو ئەوانە ئیشەکەن ئەکید خاتونن ئەکید دەستیان هەیە ئەکید بەهرەچیان تێدایە بەس ئەمن کەس لە خۆم یعنی هەست ناکەم کەس ینی هەستەکەم کولیسەکەی خۆم ئیشەکەی خۆم یەکەمە ئێجە لەوانێ ئەوەی دیش ئیشەکە یەکەچی دی خۆی پێیەکەم بی ئەوەی بەنیازنی بەرهەمی دیکە زیاد بکەی یعنی شتێکی دیکە فکرەی نوێ بینیە ناو بازارەکە شتێکی نوێ بەنیازم ئینشاءالله بەنیازم سوپرایز بیبە ئینشاءالله و لە فیستیڤالەکان بەردەوامە بی چاوەڕێت بکەین لە بەهارش بەشدار بی ئەکید لە هەموو فیستیڤالەکی ئەوەی لۆم بگونجێ بەردەوامە بم لە بەهارش یعنی چاوەڕێ بن ئینشاءالله دەستەکەین بە لێدانی هێلکەکەی لە ڕووی کولیچەکان ئەوە بزان بەخۆی باشترە زانێ من یەک دوو فلچەم لێدا لێرانە گوت بەڵات نازانێ ڕای لە ئیشی خۆیتی ئەوجا هەتا ئەو هێلکەکەی لە کولیچەکان ئەداتن و لە ناو فڕنی دانین و سۆرە بیتەوە ناوبڕۆکی کورت وەرەگرین و لەسەر سفرەکەی ئەتان بینینەوە. هەندێک جار تەنها سەرنجێک بەسە بۆ ئەوەی بچیتە دنیای تام و لەزەتەوە تامێک کە هەمیشە لە یادت بمێنی بێگومان ئەمە بۆ هەمووان وایە ڕاز و نهێنی کێک و شیرینی بەلەزەت کە هەر پارچەیەکی شاکارێکی تام و چێژە نانێکی بەیانی بەم کەرەیە دەستپێکی ڕۆژێکی ناوازەیە ئێوەش دوامەکەون لە هەڵبژاردننی ئەو بەرهەمەی کە هەموو شتێک خۆشتر دەکات مارگەرینی کەرەی زێر چێژێکی بێکۆتا خۆشەویستانی من کولیچە حازر بوو بڕمەش حازر و ماشەڵڵا میوانەکەم ئەوڕۆ زۆر کابام ئەوەن دەدرم خۆشەوی کە ها میوانەکانم دێن بەخۆیان خواردنی حازرەکان ئەوجا ئەوڕۆژ جیاوازە یا ڕەبی دەست و چاوت خۆش بی عافیەت و بی بەرنامەکەت پێکوو بوو
وڵا زۆر خۆش بوو بە زۆر مادی بوو زۆر احتیادی ئەگەر یەکێکی بەرنامەی بکەی مرتاح بێ مادی بوونەکەم زۆر خۆشحاڵ بووم سەلامەت گەورەت کردم زۆر مەمنونم پێشەوەی کۆتایی پێبینم بەجددی بۆنی بەرامەکەی زۆر زۆر تایبەت طبعا ئەوە تا بەخۆ شایەدی هیچیشم نەخواردیە ئێستا دەمەوێت بەس ئەمن زۆر زۆر حەزم لە کولیتەی خورما کولیتێکی خورما بەس دەبێت لەگەرم خۆبی خۆی ئەمنیش بخۆم ناخەم ئەمن هەند لە ناو بۆن و ئەوەکەیمە بە ئەمنیش بخۆم مشکلە نیە دەبدرێت دناسکەوەندە ناسکاو طبعا ێجا ئەوار نەک ئێستان وەیە حتا دوو مانجیش بمینێتەوە تێک ناچێرەوە نا بەس یعنی جێی هەرگرتنەکەی باش بی هەڵۆش خۆی ئەمنێتەوە مەبەست چی لەوەی کە جێهێرگرتنی باش بێ هەوای نەدا جێی شێدار بی هاوی نان لە دەرێ جێی گەرم بی تێکەسی بەس هەرچەند جێی شێدار بی باشترین جێ هەرگرتن لۆ کولتەی ناومجەمیدەیە لە ناومجەمیدەی دانەی و ئەدی ئەگەر لە ناومجەمیدەی دانەی کە میێوانە دەدەینە دەرە گەرمێکەوە دوایە کە ئەتوانی دیسان هەری گری و ڕق نابیتن نا هەر یەک جار گەرمت کردوتەوە نابی جاری دۆم گەرم بەس یەک جار گەرم کەوە زانیاریی باش ئەرەوەڵەکانت خۆش مادیمان کردی زۆر زۆر دڵم خۆش بوو گەورەت کردم زۆر سپاس هەمیشە شانازی بە خۆمەکەم کە ئەبینم ئافرەتێک لەسەر پێی خۆیتی و ئافرەتێک ئیشی خۆیە کاتن زۆر درم بۆی خۆشەبی ئەمن چونکە هەمیشە کە ئەم نەرم خانمانی کورد یعنی هەموو شتێک هەموو هێز و قووەتێک لە خانمی کورد کۆبوویتەوە دایکە مامۆستایە مهندسە ئیداریە لە دەرەی ئیشەکە لە ژۆری ئیشەکە ئەوەندە گورجوگۆر هەست بەماندی بوو هەست بەماندی بوون ئەکا بەس ینی هەر دەری نابڕیتن هەر دەرناڕی و بەردەوامەبی قەلب ساغی بەخێر بێ نمونەت زۆر ئینشاءالله زۆر مەمنونم سلامت دەستت خۆش بێت و میوانداریەی زۆر سپاس بەخێر بێ سپاس لە بۆ بەرهەمە تابێتەکانی زەر کە هەمیشە پشتیوان و پاڵ پشتی من و پرۆگرامەکانی منە بەرهەمەکانیشان یەکجار تایبەتە سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەی من بوون تا پرۆگرامێکی دیکە دێنەوە خزمەتان خواتان لەگەڵ